گەڕەکی سەردەشتا لە قەزای ناوەندی سۆران ژمارەیان 45 ماڵە تاوەکو ئێستا تۆڕی ئاویان بۆ نەبەستراوە. لەم گەرمای هاوینەدا بە تانکەر هەفتەی جارێک ئاویان بۆ دابین دەکرێ. 35 ماڵ زیاترین تا ئێستا پرۆژەی ئاومان نییە، تا ئێستا تەسیسی ئاو لەو گەڕەکەی نییە، یعنی چیوە دەگمەنە. ئێستا تەری شاری سۆرانیشین کەشف و دەرخستە و هەمومان لەو کرایدارەی ئاو کتابەکەمان لە چاردەی هەشتی پارەوە لە ئیدارەی سۆرانە لای بەڕێز کاک هەڵگورد داوا لە ڕێگای جەنابتانەوە لە بەڕێز کاک هەڵگورد دەکەین هیمەتێکمان لۆ بکە مشکلی ئەومان لۆ حەڵکە. لە هاوینەندا زۆر ناڕەحەتین لە کێشەی بەیاویدا، چونکە هیچ مەشروعێکی ئاو لێرەن یا تقریبان 7 بۆ 8 ساڵە بێ ئەمە لێرەین. کێشەی ئاومان زۆرە، یانە بێ بیکڕین یانە بێ سول لە سەرچاو بیرەکان وەرگرین کە بەڕاستی زیانێکی زۆری هەیە لە ڕووی جیۆلۆجیەوە. ئێمە نامانەوێت پەنابەینە بەرەو شتانە. بەڕێوەبەری ئاوی سۆران بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی گەڕەکی سەردەشت و دێڵزیان دەڵێت پرۆژەیەکمان لەسەر ڕووباری کونەمار بە کوژمەی زیاتر لە ملیارێک دینار پێشکەش بە ئیدارەی سۆران کردووە بۆ ئەوەی بۆ ئەنجومەنی وەزیران بەرز بکرێتەوە و ڕەزامەندی لەسەر دەرببڕێ. پرۆژەیەکیمان تەقدیم کردە بە نزیکەی ملیاردێک و 200 ئەگەی خەلەت نەبم. پرۆژەکە لەسەر ڕووباری کونەمارە حتایکیان بۆ دیکەین بە فیلترات واوەکە بودین. ئێستا پرۆژەکە لە ژێر دەستی ئیدارەی سۆرانە بۆ یەک و بەرزکەم بۆ ئەنجومەنی وەزیران بۆ یەک و تامویلێکی تایبەت وەرگرن ئینشاڵڵا. دانیشتوانی گەڕەکی سەردەشت لە قەزای سۆران تەنها گرفتی ئاویان نییە، بەڵکو خزمەتگوزاری ڕێگاوبان و بنکەی تەندروستی و قوتابخانە و مزگەوتیشیان نییە. داوا دەکەن ئیدارەی سۆران خزمەتگوزاریان پێ بگەێنێت. معقولە دەورێت و هەموو ئاوی ئەتو لێرە بێ ئاو بە ئاوت نەبی بەجریکان ئاوا لە زیابینی ئەوە دیارشە گەڕەکەکە مەسەن ڕێگا خۆر سبەی بیتە باران غێر ڕاستە ئەو بەردەیان تێکردە و خۆڵ بەردا بەس بیتە باران ئەو قوڕە تێتە سەری ئەو جادانە تێتە سەرێ سیاری گچکە بە زەحمەت ئەڕوە دەبی سیاری گەورەبی. ئەو گەڕەکە لە هەموو خزمەتگوزاریشی ئەبێ بەشە مەسەلە جادان وەکو پێویست نییە، کارەبان هەتای ڕاهەیە باشە بەس لەوێ پەلاهەوە دوو خەتەکە وەکو پێویست نییە. مەسەلە ئاو هەر ئاون هەنیە نە پرۆژێ ئاوێ هاتیە. ئیدارەی سۆران خاوەنی زۆرترین سەرچاوەی ئاوا لە کانیا و ڕووبار. هۆکاری کەم ئاویەکەی نەبوونی پرۆژەی نوێ و کۆنی تۆڕەکانی ئاوا کە لەگەڵ ژمارەی دانیشتوانی یەک ناگرێتەوە. لە سنووری قەزای سۆران 32 گوند کێشەی کەم ئاویان هەیە و 1250 خێزان بە کۆبۆن لە ڕێی تانکەرەوە ئاویان بۆ دابین دەکرێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.